چاوی کامەران حاجیۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بوونی کرێکارانی بیانی لە نێو هەرێمی کوردستاندا بەشێکی زۆر لەو کرێکارە بیانیانەی کە بەشێکیان لە هیندستان و بەنگلادیش و ئێران و تورکیا و زۆربەی هەر زۆری وڵاتانی دنیا دێنە هەرێمی کوردستان کار دەکەن بۆ نمونە دوو کرێکاری هیندستانی لەم دوکانەدا کاری ئامادەکردنی قاوە دەکەن کرێکارێکی باشووری کوردستانی شاگردی ئەوانە لێرە کار دەکات ئەرێ بەڕاست بوونی ئەو کرێکارە زۆرەی بیانی لە نێو هەرێمی کوردستان چ کاریگەریەکی لەسەر ئابووری کوردستان هەیە چەندە پارە بە حکوومەت و بە خەڵکی کوردستان دەدەن ئایا بوونی ئەوان لە قازانجی ئابووری کوردستانە یان وا دەکات دەرفەتی کار لە بەردەم گەنجانی کوردستان کەم بکاتەوە لەم بەدواداچوونە قسە لەسەر ئەم کێشەیە دەکەین و لەگەڵ بەرپرسانی شەوڵ دەدەین وەڵامی دروستمان دەست بکرد. تۆ خەڵکی بەنگلادیش لە بەنگلادیشەوە باشە سەلەری مەعاشت چەندە؟ سەلەری مانگە 450,000 450,000 پارەکە باشە؟ پارەکە باشە ئایبینێ بەشت دەکا؟ ینی دەنێریەوە بەنگلادیش پارەکە؟ بەنگلادیشی ئەدی ئیقامەیتە هەیە نیشتە ئیقامە؟ ئەوە هەموو ساحەبیەتە ساحێب لێرە ساحەبیە کوردستان خۆشە بۆ تۆ؟ ئەلحەمدوللە خۆشە باشە گەنجی خۆس پێم برێ ئەوە چەند دەبی لێرە ئیش دەکا ئەو برادەرە؟ 3-4 ساڵە لێرە کەسابەتی دەکە هەموو مانجێ چەندی وەردەگری؟ هەموو مانگەوە لە 450 تۆ خەڵک چێن دەرەی؟ سووریا تۆش کوردی سووریای؟ نا عەرەبیە من عەرەبی سووریای لێرە کار دەکەی تۆ چەندی وەردەگری؟ 100 چەند؟ عینە ماش خەڵک چێن دەرەی؟ هەولێر چەند وەردەگری پارە؟ 200,000 لێرە کەسابەتی دەکەن؟ بەڵێ خەڵک چێن دەرەی تۆ؟ من خەڵکی لای سلێمانی مە سلێمانی تۆ خەڵک چێن دەرەی؟ هەولێر خەڵکی هەولێر تۆ لە سلێمانی هاتی لە هەولێر کار بەڵێ باشە خەڵکێکی بێگانە کار دەکات لێرە بەنگلادیشیە چوزانم لە دەرەوەی کوردستان دێن هەندێک چەند بە قاچاقیش دێن پێتان ئاسایە هاوشێوەی ئێوە کەسابەتی بکەن؟ احتیادیە چکۆی مەژەتانی بڕین وڵاتێکەکە ئیش بکەین احتیادیە بەس ئەگەر وڵاتەکە باشبی وەزعی باشبی احتیادیە باشی چا بە چەندە؟ چا بە چەندە چای 500 500 بەس 500 زۆرە ڕووبە دەیگا 500 دەگە مشکلە نییە نەی ڕووبە دەگا چەند سعات ئیش دەکەی چەند سعات کار دەکەی؟ ئەم تازە هاتی خەڵکی کیش وڵات بەنگلادیش کوردستان چۆنە باشە کوردستان باشە ئەی ئیقامەیتە هەیە ئیقامە؟ ناقوس نی ئاقامانەی بالکل نییە ئیقامە نییە کوژ کەوای ئیقامە نینە تۆ پێم لە کاسبکاری لێرە؟ بەڵێ باشە چەند ساڵە و کەسابەتی دەکەیت؟ لە 2004 باشە خەڵکێکی زۆر لێرە کەسابەتی دەکات خەڵکی بەنگلادیشە وڵاتانی دیکەشن ینی لە دەوروبەر دێن کار دەکەن پێت ئاساییە بەبێ باز بەبێ ئەوەی نەخێر بە هیچ شێوەیەکی نابێ حکومەت دەبێت لەم زۆرە هەڵسوکەوتانە پیلان و ڕێخستنەکی یەکجار تۆکمەیە بێت چونکە ئەگە ئێستا من خۆم ئەگەر وڵات جێ بێڵم بە هیچ شێوێکی قامەم نادەنێ بەبێ زەریبە و چشت نالی بڕوە پارەکی یەکجار زۆر بەنگلادیشیە سووریە ئیرانیە هەموو پارەکەش لە چێ دەڕوە لەم تو دەڕوە تۆ ڕات چۆنە سەبارەت بەوەی خەڵکێکی زۆر ئێستا تەنانەت باس دەوە دەکرێت بە قاچاق دێنە کوردستان کار دەکات تۆ لە چێ لە ئەسلی خۆدا لە کوردستان دەژیانە دەرەوە؟ ئەمە لە دەرەوە ژیان ماوەیەکی زۆر نزیک زیاتر لە 20 ساڵ 20 ساڵ لە دەرەوە بووی ئاساییەکەک بێ ئیش بکە؟ لە وڵاتەی تۆ لەوێ بووی؟ من لە نەرویژم لەوێ یعنی وایە یەکەم جارە بێت تۆ ئیقامە وەربگری پاش ئیقامە ماوەیەکی بەسەر ئاچین تا ئیجازەی کارت پێدەن وەختی ئیجازەی کارت وەرگری بەس زەریبە بە دەوڵەت لە سا 32 لە سا 37 حەسەب داهاتی ژن و پیاو یعنی کەوای ئێستا و حاڵەتانەی دەبینێ ئەو برادەرە کە زەحمە نەبێت ئێرە چۆنی خەڵک چێن دەرەی تۆ؟ هیندستان تو چا دەفرۆشی ها؟
همون استا هوا فرشتی دوای همون قهوه‌خانه 18 استا قهوه‌خانه کا پاتیش نیا قهوه‌خانەکانێت تو بۆ خۆت ئیش دەکەی ها والله استا همون هوا فرشتی دیدی تو لە چێ هاتی لە بەغدا هاتیان سلێمانی نابی بس سلمانی لە سلێمانی ڕاهاتیە همون هندستان لە هیندستان بە سلێمانی هاتی ئیقامەیتە هەیە کا بزانم دەتوانم استا ایران نیە بس مالی فۆتۆ ئیقامە کوردستان چۆن دەبینی باشە کوردستان والله باشە زۆر خۆشە هندستان زۆر خۆشە هندستانیش خۆشە والله زۆر لەوێ حالەتی ئەوە ئاسایی هەیە کابرا بێ مەگەر بە ناقانونیش کاش پێژن ئیشی ڕەش ئەگەر بگیرێ هەم جەریمە بۆ ساحابیشە هەم جەریمە بۆ کرێکارەکەی هەردوو بە یەکەوە کورتمان زۆر لە دەرەوەی دەکرێت ئێمە لە نەرویزدە وڵاتی تۆ بەو شێوەیە ئێمە چا بفرۆشین و حتا ناتوانین ساڵیش بکەی بۆ شێوە سوالکردنیش ناتوانین کەوا ئێستا ئەوەی لە کوردستان ڕوودەدا نایاساییە زۆر نایاسایە و ناقانونیشە زوڵمە لەو کەسانەی کە بێئیشن لە وڵاتە بۆ گەنجی ئێمەش زۆر بێئیشن خەڵکی ئێرا زۆر بێئیشە و زوڵمە لەو کەسانەی کە بێئیشن کەمانش فەقیرن با دوعانە بنەوە قەینا ڕاستە فەقیرن فەقیر سەر چاو سەر بەڵامەکینەی خەڵکی وڵاتەکەی خۆی بێ لە ئەو لەوێ تا بێ لە هەموو عالەمیش وایە لە هەموو عالەمیش وایە خەڵکی وڵاتی خۆت پاشان وڵاتی تر ئەگەر یەکێک سەرپێچ بکە لەوێ سزاکەی چییە؟ سزای غەرامەیە سزای سجنە سزای ئیقامەشی نەبێ هەر هەر ئیقامەت نەبێ بۆ خۆت یعنی تاثیر لەسەر ئیقامەتەکە دەکات لەوانەیە ئیقامەت هەر پێ نەدەن یەک مشکلەیانەیە پارەی دەدەنە حکوومەتی نادەن لەبەوەی ئیشیشیان دەکەن ئیش کەسیش دەریان ناکە لە بەگلادیشەکان باورێن لە حکوومەتی خۆمان بەلەدیە هیچ کەس قسەیەگە ناکە قسەیان لەگە وەکو تۆ ئیش دەکەن چای بە چەند دەفرۆشی بە ڕوبعک بەیەک ڕۆبێ باش ئەوان هەندێک دەڵێن بە 500 دەدەن والله کەیفی خۆیان بە 500 دەدەن ئەم قەناعەتم بە ڕوبعک چییە بە ڕوبعک باشە بە زیاد بی لە یعنی تۆ دەڵێیتە حکوومەت تکایە دەرفەتی ئیش لەبەردەم ئێمە هێلی کارمان لۆ پەیاکەن کاسبیەکە گەنجەکانمان هیچیان کاسبی ناکەن هەموو لە مارە دانیشتینە زۆر جار دەگوتێت دەڵێن گەنجی ئێمەش هەموو کارێک ناکە کا ئەخ لۆ ناکە دەزانین لۆ ناکە لە بەوەی کورد بە عام قسەی ناکەم یعنی ئیش و کاسبی نمایە لەبەرەوە بەنگلادیشیانە لەبەوە بەنگلادیشانە ئێستا وەرە گەنجێکی بانکە برێوەرە کە ناسی بکە ناکە نایکە بە دووەرەقی کاسبی دەکەی بەڵام تۆ ئێستا ئەو کارە دەکەی من دەیکەم لە خۆی بەزە قەناعەتم هەیە قەناعەتت هەیە دەبێ ئینسان بە عارەقی خۆی لە خۆی بەزە چۆنی باشی شەیت ممنون خەڵک چێن دەرێ والله بەنگلادیشی کوردی فێر بووی باشە کوردی باشە ڕۆژانە لێرە ئیش دەکەی والله یاری ئیشی بازارێ دەکەم بازار چۆنە ئێستا والله بازار ئێستا زۆر مشکلەیە ینی بازار نییە بازاری کوردستان باشە یان بەنگلادیش والله هەردوو باشە هەردووک باشە هەردووک باشە باشە چۆنە لێرە ئیش دەکەی شەیدەت و لۆ لێرە ئیش دەکەی بۆ لە بەنگلادیشیش ناکەی والله بەنگلادێش ئێستا ینی ئیشی مشکلە هەیە ینی مشکلەیە پارەی کەمە پارەی کەمە تۆ ئێستا پارە هەیە لێرە والله ئێستا کۆرونایە ئێستا هەموو دەوڵەتی مشکلت چێ بووە بەس چی بکەم والله مەجبوورم لە چێ هاتی لە چ مەقارەکاتی بەغدا سلێمانی نا هەولێر هاتم لە هەولێر هاتی ئیقامەت هەیە تۆ ئیقامەت هەیە باشە خەڵکێکی زۆری بەنگلادیشی ئیقامەی نییە شەیدە وەک چۆن دەبێەوە والله برادر زۆر ئیقامەی نەبی ناستا تقریبا سەتا هەفتە ئەکەمە هەیە باش سەتا هەفتای بەڵێ ئەکەمە بۆ دێنە کوردستان بۆ دێنە کوردستان والله فەقیرە مەجبووری بەس چی بکەن دێتە کوردستان دێتە ئیران دێتە سووری ئەنی هەر دەوڵەتێ تۆ باز دەدەیتە حکوومەتی کوردستان پارە دەدەیت هیچ چەند دەدەی پارە والله ئێکەمە دروست دەکەم تقریبا ئەو ساڵێ من دروست کرد 12 وەرەقە 12 وەرەقە داوەتە حکوومەت 12 وەرەقە من دروست کردیوە بە حکوومەت 12 وەرەقەی لە تۆ سند من محامی 12 وەرەقە محامی 12 وەرەقەی لە تۆ سندوە کا دەتوانم بیبینم باشە یعنی ئەوە ئیقامەیە 12 وەرەقەی لە تۆ سندوە باشە شەهید یەکێکە لەو هاوڵاتیانەی بەنگلادیش کە لێرە کار دەکات چەند ساڵە کار دەکەیت والله تقریبا 13 ساڵ 13 ساڵە لە کوردستانە بۆ ئەوەی لێرە درێژە بە ژیانی بدات دەڵێ من ئیقامەم لە کوردستان وەرگرتووە ئەمە ئیقامەکەمە بەڵام دەڵێ 1200 دلارم داوەتە پارێزەر تاوەکو ئیقامەکەم بۆ دەربینی بۆ هەر جارێک 12 وەرەقە دەیە یەک جار پارە ئەو ساڵێ 12 وەرەقە ڕۆیشتن بەس پێشتر
6 وەرەقە ڕۆیشتە ئەو جارە پارەت زۆرتر بووە دەڵێ هەر جارێکە من ئیقامە دەردەهێنم پێشتر 6 وەرەقە بۆ 600 دلار بەڵام ئەم جارە شەید بەس حکومەت تقریبا 170,000 سیرکە بەڕێزان ینی ئەوانەی کە لایەنی پەیوەندیدارن ئەم بەڕێزە 12 وەرەقەی داوەتە پارێزەر 1200 دلار دەڵێ 170 دلار دەچێتە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی پارەکەی دیکە پارێزەر وەردەگری لە پێناو چییە؟ لە پێناو ئەوەی ئیقامەیەک وەربگرێت لێرە کەسابەتی بکە واتە زۆربەی هەر زۆری پارەکە بۆ پارێزەر و یاخود ئەو کۆمپانیایەیە کە شەهید لە ڕێگایەوە هاتوو خەڵکەکە زۆربەی هەر زۆری خەڵک بێئیشە بە تایبەتی گەنجەکان بێئیشە دەگەڕێن لەو دوکان ینی مەترسی جددی هەیە لەسەر باڵێن مەترسی هەیە ئەو گەنجانەی بە سەردانی خەسن دەکەن وەرناگیرێت سەردانی چێشخانە دەکا وەرناگیرێت سەردانی کۆمپانیا دەکا وەرناگیرێت هیچ جێک وەرناگیرێت باشە زۆر لەو خەڵکە ئیش دەکات لێرە زۆر سووریا ئێرانیە بەگلادیشیە خۆ چی ئیش دەکەیت هەم مێزمێ لێرە لە سبەینەوە سفتامان نەکردێ کاکەوانە ئیشەشی ناکەن چاریشی دەکەن شەریکەیە مێزە لەعابێ ئەنواعی چاریش پێچیش ئەمە دەیانناسە پێنجیشی دەکەن زۆربەن کارتیشیان نمە ئیقامەیان نمە سی وەرەقە چل وەرەقەی نوێ دەکەنەوە لەبە پارەکەی بۆتە سی وەرەقەیدا بە چەند نوێ دەکەیەوە دەرە 1200 دلار ئەو 1200 دا ئەم دەیناسم 27 وەرەقەیدا دایتێ چێ؟ دایتە حکومەتی پارێزەری نازم دایتە پارێزەری معامیان هەیەیشان لۆ دەکەن یانی کۆمپانیان مەقسەد لەوەیە کڕین و فرۆشتنی شێ لەو کڕۆنی فرۆشتن کڕین و فرۆشتن باشە بۆ پارەیان دەدەن دەڵێن خەڵکێکی استقلالی خەڵکیش دەکەن زجیان پێدەستێ پارێ دەستیان کورتە بەستە زمانانە بازار فێر بوونە فێر ئەوە کاسبیە ئەوە چار ئیش دەکەن نانە خۆتو بە زۆر نایدێ چاریشی دەکات چاریش ئەتۆ ئەوەی پێت فەقیرە پێت باشە من یەک کوڕ ئەمین لێرکانەیەکە دەڕۆزێ دەکە بەستە زمان فەرموم نەفەری خۆمە لە بازار ڕیژ ناکە وەرە ئەو بازارێ بگەڕێ بزانە چێمی تێ ئێمە هەڵەکی گەورە دەکەین ئەگەر چارەسەرێکدان نەدۆزینەوە کەس ئیشیان ناداتێ گەنجەکانی مەمویان بێژن هیچ کەسێک ئیشیان ناداتێ دەستە چێشخانەی وەرناگرێت دەستە خەستی کەس وەری ناگرێت لەبەر ئەمە لێرە بە 5 وەرەقەی شکەمەوە دەرێ بە 3 هیچ دەکەم کابرا مەجبورەوەی بە هەرزانەکەی دەبا مەجبورە ئەدیک و دوو عەمەلێ دەبا عەمەلە چی بێ بەس عێراقەکە حکومەتی هەرێمی کوردستان داوامان وایە ئەو گەنجانی خۆمان بێئیشن وڵاتەکەش وا لە قەیراندایە ئەو هەموو گەنجە بێئیش و بێکارە وانی هەمووی تووشی نەخۆشی دەرونی ئەوانەی هاتوون بە قاچاق بە نایاسایی بە ناسایی هاتینە ئەو شتانە ئەوانەی هیچیان نەما با بڵێ ئەو برا ئەو ئەوانەی کە دەگەڕێن کرێکایی دەکەن کە لە وڵاتان دێن دەتوان بچنە وڵاتی دیکە تۆ هەر لە سەرەتاوە منت بینی گوتی کاکە گەنجی خۆمان هەموو کارێک ناکە پێویستە خەڵکی بێگانە لە کوردستان تەواوە لەبەرەوەی گەنجی خۆمان ئێستا تعینی کەوەرە لە بەلەدیەی کە ناسیت لۆ ناکە عارەبانت لۆ پاڵ نادا هەمووی نا بە زۆربەی زۆری نایکە یعنی کەوای زەڕور ئەوانە لێرە بن زەڕور نییە لە 100 بەڵام ئەگەر کەسێک کە ناسی نەکە کەسێک عارەبانە پاڵ نەدا کەسێک ئەگەر بە حیسابی تۆ شەرم بکە کەسابەتی بکە دەبی خەڵکێک بێ خزمەتی ئێمە بۆ ئێستامە لەگەرە خۆمانەت ئێستا نەمدیتە کوردێک بێ لۆری کە ناسی تەنەکەی زبلی بایەتەنە و لۆری هەمووی ئەو بەنگلادیشیانە بەو شانە ڕازینی کە بەنگلادیشێک دەیکە میسالن زۆربەی زۆریان نالێم هەموو تو دەڵێ ئێستا لەوانەیە خەڵکێک جێ لەم قسەی بەڕێزەوی بڵێ کاکەمەوە چ دەڵێ وەڵی دەرفەتەوی بەس پارە هەبی من ئیش دەکەم زانین چۆنە قوربان شتەکە ڕێژەیە نزبیە لە هەموو وڵاتان خەڵکی بێگانە هەیە و خەڵکی خۆمانەش هەیە خەڵکی خۆمان هەموو زۆر ئیشەکە خەڵکی بێگانەش هەموو ئیشەکە پێویستە هەمویان ڕام کرێتەوە ئاردەکانیان خلاص بوو قل بە قزت ئۆتۆماتیشێن بە قاچاقی شات بە قاچاق بابیان دێنەوە قاچاق لە وڵاتی بابستنەوە شێک لێرە چم لە بەرهەم دەینی کاکە ئیستیلاک دەکە خۆ بەرهەم ناینتن بەڵام ئەوە دەڵێ کەسی زیادە ئەم ئیش دەکەم برام ئەم نەفەر دەناسم ئیش دەکەن نەک شادی کولی هەیە دێ بە 300,000 ئیش دەکاتن باشە بابزانین ئەو برادەرە خەڵک چێن دەرێت توخوا کاکە سڵاو لێبێ چۆنی باشی خەڵک چێن دەرەی تۆ ئەم بەنگلادێشی کوردەکەت باش بووە کوردەکە زانم چەند ساڵە لێرە کار دەکەیت ئێرە تقریبان سەر 10 ساڵ 10 ساڵە تۆ ڕۆژانە کار دەکەی ئێمە ئیش کۆ باشە شکر الحەمدولله هەیە نیە ئێستا کۆرۆنا هەیە ئیش ئێستا کۆمە شکر الحەمدولله پێشتر زۆر بوو پێشتر باش بوو مانجێ چەندت دەست دەکەوت ما ئێستا پێشتر سارۆنەکە نوێی ئەوە
پێشتر دی ئێستا سێوەڕەکە سێوەڕەکە 7,000 سێ وەرەقە دەست دەکەوێتە 7 وەرەقەی یعنی 370 دلار نا 370 دلار دینار باشە ئیقامەت هەیە تۆ ئەمەلەکەم هەیە چەند پارەت داوە بۆ ئیقامە یەکەمە نا بەڵاشە بەلاشە پارەت نەداوە ئەوانەی کە کرێکاری بیانین ئەوەندە کار و کەسابەتیان فراوان بووە بەشێک لەو کرێکارە بیانیانە تەنانەت ئێستا لە مزگەفتەکانیش کار دەکەن لە نێو مزگەوتەکانی هەرێمی کوردستان محمود ناوی تۆ محبوبە چەند ساڵە تۆ لەو مزگەوتە کار دەکەی 4 سال 5 سال تقریبا 4 سال چ دەکەی لە مزگەفتە مزگەفتە خادمی خزمەت دەکەی خزمەت دەکەی باشە تۆ لە مزگەفتە بەڵێ برای گەورەم ئەمنیش خادمی مزگەفتیمە لەگەڵ وەی بەڵێ باشە چۆن نەوانە لێرپانە کار وەڵاهی زۆر باشن ئەلحەمدوللا سەرکەوتونە و ئێستا دوو کەس شمامایە بەگلاش بە هەمومان 5 کەسی نەمە لێرکان ینی 3 بەنگلادێشی و 2 کورد بەڵێ ئەو چ پارەی دەست دەکەوی بەڵێ لێرکانە متەوەلیمان هەیە لێرکانە ئەو پارەی لۆ سەرف دەکەمانجێ 5 وەرەقەی دادن 500 دلار وەردەگری 500,000 500,000 دینار 500,000 بەڵێ چار وەرەقە یان ئەهلیە نا ئەهلیە یعنی خەڵک پارەی دەدات نحن خەڵک نادا لە وارداتی مزگەفتێ معاشەکەی دەدەنی مزگەفت چ وارداتی هەیە پێشەش دوکانەشیە پێشەش دوکان بۆ کاک محبوب 500,000 تاقان دەکرێت ئەوی ماوەش ئەو پارەی ماوە لە مزگەفتی سەرف دەکەی باشە تۆ پێم بڵێ لە مزگەفتەکان زۆر بەنگلادیشی هەن وەکو تۆ بەنگلادیشی وانی زۆر هەن لە مزگەوتەکان بەڵێ هەیە بەڵێ مزگەفتی ئێستا حاجی نووری بەڵێ مزگەفتەکە حاجی قادری هەمووی هەیە لەوێندەرە الحەمدە بەس ماشەڵە سەرکەوتون ئیشەکی باش دەکەن زۆر ئەدی ئەوانەی خۆمان نازانی ئیشکەن قادیمەکانی خۆمان ئەوی ئەوانە بەجێمان دەکەن لەو هیچکردنی ئەوانی خۆمان ئیشمان ناکەن ئەوە ئەو دەستن خاوێن دەکاتەوە ژۆری خاوێن دەکاتەوە حوشەی خاوێن دەکاتەوە حەزی خەم لەوا دەکات ئەوانە زەڕورن ئەوانە باشی خۆمانی شێ فەرمانبەرە پارە وەردەگرن کاکە ئەمە خادمای نایە لێرە ها گوتم بابە ئەوی شەی بکە ئەدی مۆزینەکان دەوام دەکەن بەڵێ ئەمە خادمی ئاوقافمان نییە نیتان کەوای بوونی ئەوانە زۆرە ئەتوی قامەت هەیە چەندی دەداتە حکوومەتەوە حکوومەت نایداتەیە هەلیە کۆمپانیە نییە برا نانەی قامەکە چێ بۆی دەردەین ساحب مزگەفت لۆی دەردەین بۆی من دەردەین باشە ئەمە یەکێک لە دیاردەکانە ئێمە گفتوگۆمان لەگەڵ بەڕێوەبەری نیشینگەی هەرێمی کوردستان کرد گفتوگۆمان لەگەڵی کرد لەگەڵ بەڕێوەبەری نیشینگەی هەولێر باسی لەوە کرد کە بەشێکی زۆر لەو کرێکارانەی کە دێنە هەرێمی کوردستان بە شێوەی نایاسایی دێنە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا هەن بەشێکیان بە قاچاق دێ لە چێوە دێ لە بەغداوە دێ دەرەجەی زۆر ینی بە دەرەجەی یەکەم پاشان لە سلەیمانیەوە دێ پێشتر لە ڕێگای فڕۆکەخانەکاندا بەڵام ئێستا فڕۆکەخانە نییە لە سنووری پارێزگای هەولێر ڕێگا نادرێ ئەوانەی ئیقامەیان نییە داخلی کوردستان بن بەڵام ئەوان چی دەکەن بە قاچاق دێنە هەرێمی کوردستان قاچاق نە ئیقامەیان هەیە نەکاریان هەیە ئەو کرێکارە بیانیانە ئەوەندە ینی تێکەڵ بوونە لەگەڵ ئابووری کوردستان تەنانەت ئەوە لە مزگەوت هاوشانی کرێکارێکی خۆمانە هاوشانی ئەو تۆشە 500,000 وەردەگری بەڵێ باشە هاوشانی ئەو یەک پارەیان هەیە ئەمە پارەکەی بۆ کوردستانە بۆ ئابووری کوردستانە بۆ ماڵ و منداڵیتی ئەوەش دەنێرێتەوە بەنگلادێش تۆ پارە دەنێرێت پارە دەڕواتە دەرەوە کوردستان چارە سەر چییە؟ بەڕێوەبەری نیشینگە دەڵێت یەک کێشەمان هەیە مەسەلەن کوردەکانی خۆمان لێرکانە زۆر هاتیە کوردەکانی خۆمان لێرکانە عەناسیشکە دێن لێرکانە دوو ڕاستە ئیش دەکەم بەس بەڕاستیت پێ برێمەوە کە دێتە ئێرکانە مزگەفتێ دوو ڕۆژ سێ ڕۆژ بێزار دەبی کاکە وەڵام ئەمە پێم ناکرێت کەوایە هەموو کەسێک ڕازی ناوێت بەکارەکە ئەمانە یەک لە هۆکارەکانە کە خەڵکێک پێی وایە دەبێ ئەو کرێکاری بیانی ئەبی بەڕێوەبەری نیشینگە دەڵێ مانەوەی ئەو کەسانی کە بە قاچاق لێرن دەبێت بە زووترین کات چارەسەرێک بۆ ئەمە بدۆزرێتەوە دەڵێ ئێمە مەشوەرەتمان کردووە لەگەڵ وەزارەتی ناوخۆوە نووسراویش دەکەین بە زووترین کات ئەوانەی کە بەغیر قانونی لە کوردستان کار دەکەن دەبێ ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان و بۆ وڵاتی خۆیان بگەڕێن.
ئیدارەی هەموو وڵاتانی دنیا کار لەسەر ئەوە دەکەن دەرفەتی کار لە وڵاتی خۆیان دروست بکەن بەڵام ئەوەی دەبیندرێت لە کوردستان پێچەوانەکەی ڕاستە خەڵکێکی زۆری بیانی بەبێ ئەوەی باز بە حکوومەت بدەن کار دەکەن کەسابەتی دەکەن وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان ئەمە بە ئاسایی دەبینن ئێوە تاوان ئێمە کێشەمان لەگەڵ خەڵکە بیانەی هەیە ئەوەی بە شێوەیەکی یاسایی و ئاسایی داخل دەبیتن هیچ کێشەیەکی نیە لە ڕێگای کۆمپانیەکان تۆمار دەکرێتن لایەنە پەیوەنددارەکان ئاگادارن لەکوێ کار دەکاتن ئەوە هیچ کێشەمان لەگەڵ ئەوانەیە بەڵام کێشەی ما وەکو ئیدارەی شار لەگەڵ ئەوانەیە کە بە شێوەیەکی قاچاق داخل دەبن تایبەت ئەو کرێکارانەی کرێکارە ئاسیریەکان کە ژمارەیەکی زۆریان ڕۆژانە هەموو هاوڵاتیان دەبینن لە ناو شاری هەولێر لە ترەفیک لایتەکان سوال دەکەن لە ناو بازارەکان سوال دەکەن شت دەفرۆشن بووینە هۆی کێشە بۆ خەڵکانێک کەوا ڕۆژانە سکاڵا و گلەیەکانیان بە ئێمە دەبێنین ئێمە بە بەردەوامی دەستگیریان دەکەین کۆیان دەکەینەوە لێرە بەڵام کێشەکە ئەوەیە دواتر دێنەوە سەر شقامە بیسە دێنەوە لەبەر بۆ دیپۆرت ناکرێن وانە پرسیارەکە لێرە ئەوەیە تۆ دەستگیریان دەکەی دەیاندەی بەدادگا مستەمسەکی ڕسمیان نییە بەشێکی زۆریان ئیقامەیان نییە ئیقامەیان تەواو بۆ خۆت دەڵێی بە قاچاق هاتوون بۆ دیپۆرت ناکرێنەوە خۆی پێویستە دیپۆرت بکرێنەوە ئەنە لە ڕێگای بەغداوە دیارە داخل بووینەوە بە شێوەیەکی نایاسایی داخلی هەرێمی کوردستان بووینەوە بەس لە ڕێگای بەغدا داخل بوونە نەخێر احتمالە لە پارێزگاکانی تریش بەڵام بە ڕێگای حکوومەتی عێراقیەوە لە دەواازەکانی حکوومەتی عێراقیەوە لە فڕۆکە خانەکانی بەغدا و شارەکانی تری عێراق احتمالە داخل بوونە بەڵام ڕوو لە کوردستان دەکەن تۆ دەڵێی بە قاچاق یعنی بۆ نمونە بە قاچاق خاڵەکان بازگەکانمان هەیە لە سنوور لەگەڵ حکوومەتی عێراق تەنانە لە نوو پارێزگاکانی کەسێک ئیقامەی نەبێت شینگەی نەبێت چۆن ڕێگا دەدرێت داخلی کوردستان بێت ئەگەر قاچاقە ئەو قاچاقیە بە شێوەیەک دەکرێت نابێ ڕێ لێ بژیرێت بەخۆی ناوی داخل بیتن ئێمە زۆر جاریش ئەوانەمان دەستگیر کردووە ڕەوانەی نشینگەمان کردوونە بۆ ئەوی دیپۆرت بکرێنەوە بەڵام پێشووتر دیپۆرت دەکرانەوە بە شێوەیەکی زۆر ڕێک بەڵام ماوەیە کە ئەو کەسانە دیپۆرت ناکەینەوە کێشەکە ئەوەیە لە شەقامەکان بە بەردەوامی بوونیان هەیە لە ڕێی دادگاژ ئێمە ناتوانین مامەڵەیان لەگەڵ بکەین کە کارێکی یاخود کە سەرپێچێک دەکەم بۆ نمونە کە سوال دەکەن کە سوالکردن ئێمە زۆر زار سوالکەران لە ڕێی دادگا بند دەکرێت بەڵام ئەوانە دادگاکانی ژوەریان ناگرن لەبەر ئەوەی مەسلەی کێشەی زمانەوانی و ئەو شتانە و پێویستە بە وەرجێڕەکەبی و ئەو کێشانە بۆیە دادۆرە بە ڕێزەکانیش ئەو کەسانە وەرناگرن بۆیە بوویتە سەرێشە بۆ ئێمە پێویستە بوویتە سەرێشە بوویتە سەر ئێشە ئێوە لە یەکەی ئیداری خۆت دەڵێ بۆتە سەر ئێشە خەڵکێکی زۆر سکاڵای هەیە سیمای شاریان ناشرن کردووە بە شێوەیەک لە شێوەکان دەرفەتێکی زۆریان کاریان بردیە بۆ گەنجی ئێمان نەهێشتۆتەوە کارکردن باشە چی بکرێت باشە کێشەیەکی وا گەورە بۆ وەزارەتی ناوەخۆ لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسان لەم وڵاتە چارەسەری ناکەن بەخۆی ئەگەر بودجەیەک تەرخان بکرێتن بۆ دیپۆرتکردنەوەی ئەوانە مەسلەی کڕینی تیکتە و مەسلەی ئەو خەرجەی کە پێویستە بۆ دیپۆرتکردنەوەیان هیچ کێشەیەکمان ناوی ئەمە دڵنیان بە ماوەی چەند ڕۆژێکم دەتوانی هەموو شار پاکەوە. بوونی کرێکارێکی زۆری بیانی لە نێو هەرێمی کوردستان دەرفەتی کاری لە بەردەم کرێکارانی خۆمانە و لە بەردەم ئەم هەرزەکارە کە تەمەنی 14 ساڵە کەم کردوتەوە ئەم گەنجە ڕۆژانە بە ماندووبوونی خۆی دەوێت نانێک پەیدا بکات بەڵام بوونی کرێکارێکی زۆری بیانی کە نەبات بە حکوومەت دەدەن نە حکوومەت ئاگادارە بە شێوەی نایاسایی و قاچاق هاتوونەتە هەرێمی کوردستان ئەمانە وەکو بەرپرسان و خەڵکی هەرێمی کوردستان باسی لێوە دەکات زەرێکی یەکجار زۆر گەورە بە ئابووری کوردستان و بە نەبوونی یاخود کەمکردنەوەی دەرفەتی کار بە گەنجانی کوردستان دەدات تاکە چارەسەر گەڕاندنەوەی ئەو خەڵکەیە کە بەشی زۆریان بە نایاسایی هاتوونەتە هەرێمی کوردستان گەڕاندنەوەیان تاکە چارەسەرە و پێویستە حکوومەت بە تایبەت وەزارەتی ناوەخۆ بەزدی کار لەسەر ئەوە بکات بۆ لە مەودووە ڕێگان نەدات
هەر کرێکارێکی بیانی بێتە کوردستان و کۆمەڵێک پارە بەدەستبێنێ و ڕەوانەی وڵاتی خۆی بکاتەوە و دەرفەتی کارش لە بەردەم ئەم هەرزەکارە و گەنجانی دیکەی کوردستان کەم بکاتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ